ئای لە منای وە خۆمە خەڵ ئەرە ئەرە یاونەواتم جامێ بە پیم وای دەست و جامەد ئیسم سەنگینەن ئایی ئەخایی نەمەزانی نامەدە واتە ژاودەم پێچە دەست و چە دڵە جامم چینیە ناگلەی ناو دێم ئیسمم سەمەن گوڵە ئای وە خۆمە لە مناو خەخ ئەرە یانەواتم سەمەن گوڵەکەی دەم نقڵونەواد من وەی زامداری گلەی ناو دێم چون بچم لەلاد ئای لە خۆمای وە مناو خەخ مەقامات زۆر کۆنا ئەتوانم بڵێ مەقامات پێش ئەوەی مڵکی هەرگەلێ بێ مڵکی کوردەواریە بە پێی سەرچاوەکان و بە پێی مێژوو و شوێنەوارەکان بێت کورد کۆنترین قەومە لەم وڵاتە لە ئاسیادا مەقام لە وشەی مۆگامەوە هاتە مۆگام واتە لە گاتاکانەوە هاتە بانگەواز مەقام لە زمانی زەردەشتیەوە هاتە ئەم مەقامانە گاتاکانی پێخوێنراوە زکری ئاهورا مەزدای پێکراوە ئەو ئاوازانە زیاتر ئەو مەقامانە لەو سەردەمەوە هاتووەکو ئێستا چۆن قورئانی پیرۆز بە مەقامەکان ئەخوێنرێ ئاینەن ئەم خوێندنەوەی حەدیث و ئایەت و بانگەوازانە لەو ڕۆژەوە داهاتووە کە ئاەتەکانی زەردەشتی پێخوێنراوە بۆ نمونە ئەو مەقامانە چی بوون خورشیدی بوو قەتار بوو خاوکەر بوو ئەڵاوەیسی بوو ئەم مەقامانە بە تایبەت تا ئەمڕۆیش ماون هەموو مەقامەکان لە هەموو عالەمە حەوت مەقامن یعنی حەوت تەبەقەن لە تەبەقەکانی قوڕک بەڵام لەقەکان زۆرن هەر مرۆڤێک و هەر هونەرمەندێک بە شێوەیەک مەقامێکی وتۆ بە ئارەزووی خۆی بۆیە فەرعی لێبۆتەوە و بەشی لێبۆتەوە حیجاز پێم وابێ هایگازە هەر لە گازەکانەوە هاتە گاتاکانەوە هاتە عەرەب کردێسی حیجاز خۆی عەرەب گۆ ناکەن هەموو و ئینەکانەکەنە خۆی مەقامی حیجاز هەیگازە مەقامە کوردیەکان خۆیان دەن لە 100 و بانتریش ئیسە بۆ نمونە مەقام لە سلێمانی مەقامی بەیات هەیە بەشێکە لە بەیات پێڵێن مەقامی سەفەر مامۆستا عەلی مەردان مەقامێک هەر فەرعێکی بەیاتە لە بەیات بۆ خۆی بە ئارەزووی خۆی مەقامێکی وتە ناویناوە هیجران ئایای کە ناسراوە بە مەقامی باژەڵان لە ناو باژەڵانەکانەوە هۆزی باژەڵانەوە سەریاڵداوە مەقامە بە ئای مەشهورە مەقامی باژەڵان هەر بەشێکە لە بەیات قەتارمان هەیە ئەڵاوەسیمان هەیە خورشیدیمان هەیە خاوکەرمان هەیە هەماوێنمان هەیە سەبامان هەیە سەبا لە سپێدەوە هاتە لە سوبحۆست حتمەن دەمەوە بەیانی لە سپێدە بیانە خوێنراوە خورشیدی کاتێک خۆر پێش ئەوەی خۆر دەرچێ زەردەی خۆر دەرچووە زکری خۆریان پێکردا حەیرانمان هەیە لە دەشتی هەولێرە ئەورێتی سیا شەمانەمان هەیە لە هەورەمانە ئەوترێت مەقامی ئەڵاوەیسیمان هەیە ئەڵاوەیسی زیاتر لە 3 تەبەقەیە سێم پێکاتە لە 3 گۆشە مەقام ئەم ئەڵاوەیسیە زیاتر پێم وابێ لە زمانی وەیسیەکانە هەم زکری ئاهورا مەزدای پێکراوە
کە پەیڕەوی دینی زەردەشتیان کرد لە زمانی ساسانیەکانە. ئاری وەختانە ساکن بۆ قوربایان ساتیرێ خش بەرزان دەخیل زەنجیرێ داد بمرم مایڕۆ گەرمیان ئەتوانم بڵێم لە سەردەمی زەردەشتیەوە هەتا ئەمڕۆ بە لە 10,000 ساڵیشەوە ئەم مەقامانە باون و تا ئێسەش ماون. قەتار، خاوکار، خورشیدی، ئەڵاوەیسی، ئای ئەمانە لە ئیرانە ئیسا خۆی موڵکی هەموو کووردە. ئیسا بەتایبەت بۆتە موڵکی گەرمیان و لە گەرمیانە هونەرمەندان دایما ئێڵێنەوە. یەکەم مامۆسا عەلی مەردان، حوسێن عەلی ڕەحمەتی، مامۆسا سەلاح داودی ڕەحمەتی، شکور خەیات و ئەحمەد نانەوە و مسەفا نانەوە، زۆری تریش هەن ئیساتە ئەحمەد فەرەج هەیە، سەید فواد لە کەلارە و لە خانەقینە ئەیوت بەندەیش وەکو شاگردێکی ئەو هونەرمەندانە هەموو کاتێک وتمە و ئەبوایە ئیساتە لە هەموو شارەکانە دێوەخانێک بووە تایبەت بە مەقامات بە کەلتوری کوردی. زۆر لە من تەحەداکە مەقامات یەکەم هین گەلی کووردە، ئەو جا میلەتەکان تری لەسەری پەریان پێداوە و بۆ خۆیان ئەوانش هەوڵیان داوە کە فەرعی لێ بکەنەوە. بە تایبەت تورک ئێمەی هەڵوشیە خواردمانێتی ئەسڵەن جێگایان ئێران نەبووە. وڵاتی تورک ناو ئێستای ناوەڕاستی سینە قەفقازە. تورک خۆی تەتەر و لە بنەماڵی تەتەر و مەغولن. بڕۆ بزانم سین و قەفقاز هونەریان چۆنە، ئەوە هونەری ئەوانە. ئێستا ئەو مقام و بەستانە و ئەوانە ئەیڵێن ئەوە هین ئێمەیە، هین ئەوان نییە، ئەوان بردویان. ئەشکۆم ئێمە خاکەکەمان چۆن داگیرکراوە، کەلتورەکەمانیش داگیرکرا، هەوڵیانش داوە لە ناویشی برن. من ئەتوانم بڵێم هەموو مەقامەکان ئەڵێم، بەڵام لیان هەیە لە 180 حەقی خۆی پێدەم، هەیشە یعنی کەمتر، هەیشە باشتر بێژم. مەقامەکان بۆ نمونە ئەمانن: سەبا، ئەماوێن، قەتار، خورشیدی، خاوکار، ئەڵاوەیسی. لە هەموو فیسڤاڵ و هەموو بەرنامە تەلەڤیزیۆن و ڕادیۆیەکانە زیاتر هەدەفم ئەوە بۆتە کەلتورەکەم نەمرێ و زندوو ڕایگرم و بگەێنمە گوێی گوێگران و نەوەی نوێ. درێخم نەکردا. من هەموو لە هەموو شوێنەکەم بێژم عمرم 12 ساڵان بووە تا ئەمڕۆ حەزم لە مەقامات و گۆرانی و زیاتر مەقامات. خەڵکیش زۆر من بە مەقاماتەکان زیاتر ئەناسن. پێگەیمە ئەگەر جارێکان من کاتی خۆی چەند پیشەیەک مەزانی، زۆر لە پیشەکانی وەستایی دیوار و کرێتر سەب و سپیکاری و نەجاڕی و حەداتی کە ئەچوومە ناو ئیش حتا ئێوەرە دەمەمۆیەکنانە. زۆر جار حەزمە کرد شەو نەیە بەس هەر گۆرانی بڵێم، بەڵام داخەکەم ڕۆژگار و فشاری بەدبەختی و نەهامەتی ئەم هەموو بەدبەختی بەسەر کوردەتیە. وەڵام من حتمما هەرچی گۆرانی موتە ئەگەر لە دانیشتنێکی سادەیشە بێت بۆ دۆست و برادران بێ هەر شعری خۆمە موتووە. مەگەر لە بەرنمەیە کە بێژین هەفتەیەک پرۆڤمان کردووە ئەو جا شعرێکی مەولەوی یا بێکەس یا قانع ئەوانم کردوێتە گۆرانی. ئەمە مەقامی خورشیدیە، شعری مەولەویە. ئیمشەو هەم دیسانەی دەروون پرخەمەن داگەیای هەمانەی داگەی ئەساو سەیمەوتەم نەمێنم داگەیدا ئەمان جەلا من جەمەن